بەناوی خودای بەخشندەی میهرەبان، ملیارەها ملیار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ زاتی پاکی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نیعمەتەکانە. درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر گیانی پاکی پێشاوامان، نوری چاو و تاجی سەرمان محەممەد الموستەفا صلی الله عليه وسلم، و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. سەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. عەزیزانم خۆشەویستانم، خۆشحاڵم ئەو جارەش بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە لە بەرنامەکەی خۆتان ڕێگای گەیشتن. خۆشەویستان، ئەمڕۆ باسی زوهد دەکەین. با بزانین حەقیقەتی زوهد چییە، چونکە زۆر مستەڵەح هەیە، بەڕاستی زۆر بە ناشیرینی تعریف کراوە و زۆر بە شتێکی سەیر و سەمەرە باس کراوە. زابۆی بەڕاستی ئێمە ئەو مەفهومە جوان و ڕێک و پێکانی کە لە قورئان و لە فەرموودەدا هاتووە بۆ کۆمەڵک لە مستەڵەحاتی کە بابای سالیککاری پێیەتی و تەعاملی لەگە دەکاتن، دەبێ ئێمە ئینشاءڵڵا دروست و ڕێک و پێک باسییان بکەینەوە. یەک لەو مستەڵەحانە کە زۆر زوڵمی لێ کراوە و زۆر بە ناشیرین تعریف کراوە زوهدە. طبعاً جارێ با پێش هەموو شتێک بچینە خزمەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، بزانین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چۆن باسی زوهد دەکات. سەهلی کوڕی سەعدی ساعیدی ئەفەرموێتن لە خزمەت پێغەمبەری بووم صلی الله عليه وسلم، کابرایە کاتە خزمەتی و سوالێکی لێ کرد. فەرمووی یا رسول الله صلی الله عليه وسلم دلنی على عمل، کارێکم پێ نیشان بدە، ڕێنیشان دەرم دە بۆ کارێک ئەگەر ئەنجامی بدەم هەم خۆش ئەمنی خۆش بوێ هەم خەڵکیش ئەمنی خۆش بوێ. فەرمووی پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وەسەلام ازهد في الدنيا يحبك الله وازهد فيما عند الناس يحبك الناس. وكما قال الرسول صلى الله عليه وسلم فەرمووی زاهید بە لە دنیا، خۆی گەورە تۆی خۆش دەوێ، وەزاهید بە لەوەی کە لە دەستی خەڵکە، ئەوەی لە لای خەڵکە خەڵکیش ئەتویان خۆش دەوێ. کەواتە زوهد چییە؟ زوهد ئەوەیە ئەتوو پشت لە شتێک دەکەی بەرەو شتێک دەچی کە زۆر باشتر و بەقیمەتتر و گەورەترە. تۆ پشت لە دنیا دەکەی بەرەو قیامەت دەچی، زۆر گرنگی بە دنیا نادەی بە حەدێک بیکەیتە فکر و خەیاڵ و هەموو غەمی خۆت، چونکە هەموو غەم و حەقیقیت و قیامەتە. زابۆیە کاتێک کە ڕووی لە قیامەت دەکەی و پشت بە دنیا دەکەی، ئەو پێی دەڵێن زوهد. کەواتە هەر کاتێک کە بەڕاستی تۆ هەموو غەممیت و تەنها قیامەت بوو و دنیایەکەت مسەخەر کرد بۆی قیامەتی پێ ئاوەدانکەی، تۆ زاهیدی. و هەر کاتێک بێمنەت بووی لە دەستی خەڵکی، بێمنەت بووی لە جیرفانی خەڵکی، بێمنەت بووی کە ئەوەی لەکن خەڵکیە، بەڕاستی خەڵکی ئەتویان خۆش دەوێتن. کەواتە زۆر گرنگە ئازیزانم ئێمە بین زاهید بین لە دنیا بەوەی کە هەموو غەممی ئێمە تەنها قیامەت بێ، تەنها قوتاربوونمان بی لە ڕۆژی قیامەت لەو مەوقیفانەی کە لە بیدایەتی محاضەرەکان باسمان کرد کە دەفتەر تەوزیعکردنە، کە کێشانی کردەوەکانمانە، کە پڕینەوەی پردی سراتە، ئەو مەوقیف و مەشاهیدە نەخۆش و زەحمەتانە کە دیتنی خودای ڕەب العالەمینیە، مقابلەکردنیتی محاسەبەکردنیتی بۆ ئێمە کاتێک کە ڕووبەڕووی پێغەمبەری خوا دەبیەوە صلی الله عليه وسلم. ئەو مەوقیفانە بەڕاستی ئینسان هەموو غەمی ئەو مەوقیفانەی بی لەو مەوقیفانە بەسە بکەویتن. بۆیە زۆر گرنگی نادا بە دنیا، دنیای ناکاتە هەموو غەم و فکر و خەیاڵ و خولیای خۆی. حتا ئەگەر ئیهتیمامیش بە دنیا بدا بە حەدی معقولی خۆی بۆ ئەوەی کە بەڕاستی قیامەتی پێ بەرز بێ، قیامەتی پێ بباتەوە. زابۆی ئەمە زۆر گرنگە ئازیزانم، ئەمە زوهدی حەقیقیە، ئەمە زاهیدە. زابۆیە ئینسان بزانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چۆن تعریفی دنیای کردووە. دەفەرمووی یەک لە سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم
كإمام مسلم أو حديث رواية دكا جابر دجيرتوا دفرمي لبازار بون روزي كان بيغمبر هات بازاري صلى الله عليه وسلم فرمي جيسكتشي مرداوة بوي لري لاوازي لسر قفاكا كيدي أو تسو لاي جيسكاكي قلتي خالتينا چه اوام لي دكري قلت والله يا رسول الله ناكرين هو زور بيكالكا وتسي اما فريمان دايت سر قفشي فرمي چه اوام لي دكري بدرهمك قلت يا رسول الله والله وزنديش باي بدرهمك ما لينا دكري تزاي كمردي هريتي في نادين إن زال ربي غنبري خو عليه الصلاة والسلام صندي خو فرمي والله للدنيا أهون على الله من هذا عندكم عليكم فرموي قسم بالله دنيا زوزر بقيمة ترى لو بقيمة جيسكي كأيوة وابيتان دال مورن لي مكرن أو جيسكي لا تنسم بأرزشها سم بقيمتها سم بهودية سم بهيزنيا والله دنيا لكن خواي قورا بوشيوي هيز قيمتينيا دا فرمودي شي تردا بيغمبري عليه الصلاة والسلام دا فرمي قدري دنيا برامبر قدري قيامت بيواني دنيا برامبر بيواني قيامت وكو كسيك وايد بحريك دابني شيتن پنجي لناو بحركي دابزاني تسندي تراي بدستي ودنسي افرمي اويك بپنجي ودنسي اما دنيا باقي بحرك قيامتها تخوا حيفنا انسان ام بحر بدورني بوقي ستراتي كلا پنجي ويا يعني براسي او معاملتي او بري زرر كردنو دوراندنا يعني فرمودي شي تبي غنبري خو عليه الصلاة والسلام أفرميتن دفرميتن لو كانت الدنيا تعدل عند الله جناح بعوضة ما سقى كافرا منها شربة ماء أفرمي أجر دنيا قدري للا إخوة رزو حرمتي أبا للا إخوة بقدر بالي يك بيشولا بعوضة يعني أويك بيودا ناويسي بيشكا يعني بقدر يك بيشكا بالي بيشكا نك هل بيشكا كبقوا يك بالي بيشكا او دنياي كايما منافسه لصدقين ايما هلاكين لو دنياي ايما هم وغم وفكر وخيال وايش وتخطيط ايش او من ايش كارمان هم بيت الدنيا اگر او هم تنها قيمتي يك بالا بيشكا هبايا خوي قورا يك كافري او قما او نددا يك كافر لو دنيا قما وشينا دادا لو شكو بقيمة بو بلام دياري يس قيمتيني لو يا خواي قورا نيكن دي تخلات لو بندا صالحة كاني خوي حتى او دنيا سكو انسان اقشتك بكاتا خلات ودياري شتي بقيمة دكاتي او هم دنيا قيمتي بالا مش تشينيا للاي خواي لو يا خواي قورا ناي كاتا خلات بو ايمان دارن بو اگر بتنها قيمتي يك بالا ميشيها باي هرتي كافر الدنيا دندا باي قما اوك بخوانو ولو دنيا لو بقيمتها نبي او نبي خونوا زا عزيزانم يونسي كوري ميسرة زور قصيتي زوان دكا زور قصيتي زوان دكا لو قصد باسي الزهد دكا باشان شرطي زاهد دادني بس شرط دفرميتن زاهد زهد لدنيا اونيها اتو بي حلالي لخوت حرام كي يعني مالي برتو بلاو كي دفرمي او زهد نيها بلكو الزهد دفرميتن اوي للاي خوايا زور ضلت بي خوش تربي اوي كلنا بدستا باشان دفرميتن لكاتي مصيبته لكاتي خوشي وآرامي ده هردوك وكو يكبي باشان دفرمي شرطة شكش دادني كمدحو الزمد للا وكو يكبي عزيزانم او علي مقوريا او يونسي كوري ميسرة سي شرط لبو باباي زاهد دادني هركس كبيوه لقبي زاهد ورقري ولو مقام الزهد دا خوا پرستيش حقيقي بكا براسي بيوست سي مرزي لخوي بينتزي مرزي يكم اويا كأوي للاي خوايا زور ضلت بي خوش تربي زور متمانو الثقة بي هبي لو يكلنا بدستي خوتا اصلا اوي كلنا بدست لدنيا اصلا اوت حل بي زور بي ارزشو بي قيمت بي اوي كبقيمته او للاي خوايا او بي مهم تربي كواتي اوي دي بخشي اوي دي نريبو قيامت اوي دي نريبو الى الروج قيامت ببتت ستري سرسرت اولا لا زور بقيمته وقورت بهم تربي لو هيك سلام علي دادنا وخرت كردي توا كواتب براستي قيامته مقابله اخواو
بەهەشت لەلا زۆر زۆر گرنگتر بێ لەوەی کە ئێستا کە تۆ لە دنیای دەژیت. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەوەیە، مەرجی دووەم کە پێی بڵێن زاهید ئەوەیە، کاتێک کە موسیبەتەکت بەسەر دێت، جا لە نەفست بی، لە ماڵت بی، لە منداڵت بی، میم هەر موسیبەت و ناڕەحەتیە کە بەسەرت لە هەر زۆرێک بیتن، ئەو موسیبەتەت لەلا زۆر ئاسایی و زۆر دڵخۆشکەر بی بۆی کە هیچ موسیبەتیشت بەسەر نەهاتبی. یعنی هەردووکە لەلا وەکو یەک بی لۆ، چکە مادام ئەتۆ عەبدێکی خوای و ئامادەی کە خوای گەورە ئیمتیحانت بکا و ئیختیبارت بکا، خوای گەورە بۆ خۆی دەفەرمووە وەنەبلوکم بالخەیری وەشەڕی فتنە، ئێمە بە خەیر و شەڕ ئێوە ئیمتیحان دەکەین. دێکەواتە کاتێک کە خوای گەورە تۆ ئیمتیحان دەکا بە شەڕ، بە ناخۆشی، بە ناڕەحەتی، بە نەخۆشیت، بە دەردەدەریت، بە سزنت، بە فەقیریت، بە دەستکورتیت، بە قەرداریت، بە نەخۆشی خێزانت، بە مردنی خێزانت، بە مردنی منداڵت، کەس و کارت، هەر زۆرە موسیبەتێک بوو، وەکو ئەوەی کە موسیبەتنی لەلات وەکو یەک بی. لۆچکۆ دەزانی ئەگەر موسیبەتش بی ئەوە لە لای خوای گەورە پێبەرز دەبێەوە، تۆ ئەجر و پاداشێکی بێغایەت بەو موسیبەتەی وەردەگری. بزانت چەند گرینگە. بۆ ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەیفەرموو هەر کاتێک موسیبەتم بەسەردا هاتبی سێ ئیستیفادەم لێ کردووە. یەکەمین گوتیتم خوایە ئەلحەمدولillah ئەو موسیبەتە لە دینم نییە، تەنها لە دنیامە. دووەم دەمگوت یا ڕەبی خۆ ئەگەر ئەمن سەبر و ئارام بگرم ئەتوو بەڕاستی ئەجرێکی بەبێ بڕانەوەم دەدەیتێ. ئینەما یوەفە الصابرون ئەجرهم بغەیری حیساب. بە تەحقیق ئەوانەی سەبر دەگرن لەسەر بەڵاو موسیبەت و ناڕەحەتیدا ئێمە پاداشەشی بەبێ ژمارەیان دەدەینێ. سێم دەمگوت ئیمامی عومەر دەفەرمی دەمگوت یا ڕەبی خۆ لە لای تۆ موسیبەتی زۆر زۆر گەورەتر هەیە، ئەلحەمدولillah کە ئەو موسیبەتە هەر بەوەندە ئیکتیفاتیدا. بزانم پیاوی عاقڵ دائیمەن ئەگە موسیبەتیشی بەسەر بێ ئەو موسیبەتە دەکاتە هۆکارێکە لە لای خوای گەورە بەرز ببێتەوە. کەواتە زاهید ئەو کەسەیە کە موسیبەتی لەسەر بی یان لەسەر نەبی وەکو یەک وایە، چکە ئەسڵەن ئەگە موسیبەتی لەسەر بی ئەو موسیبەتە دەکاتە مەطیەتی خۆی بۆی کە زیاتر لە لای خوای گەورە پێبەرز بێتەوە و پلەی پێوەربگری و پاداشی زۆرتر پێوەرگریتن. مەرجی سێمی زاهید ئەوەیە کە کەسێک مەدحیکە یان کەسێکی کە زەمیکە هەردووچی لەکردنی وەکو یەکە لۆ، چونکە کەسێک ئەگە عاشقی دنیا بی حەزی لە مەدحە، کەسێک کە دنیای مەقسەد بی حەزی لە مەدحە، بەڵام کەسێک کە قیامەتی مەقسەد بێ زۆر گوێ ناداتە خەڵک مەدحی دەکەن یا مەدحی ناکەن، چکە حسابی خۆی لەکن خوایە، لەکن قیامەتە لە لای حەزرەتی ڕەسوول الله صلی الله علیه وسلم زۆر گوێ ناداتە ئەوەی کە لە دنیای خەڵک دەیناسن یان نایناسن، مەدحی دەکەن یان مەدحی ناکەن. کەسێک کە هەیە لە پێناوی دنیا هەزار شتی بێسەروبەر دەکات بەس بۆی مەدحی بکەن، خۆی لە هەزار گوناح دەدا بەس بۆی زەمی نەکەن. ئای سوبحان الله بزانە جا بۆی ئینسان بەڕاستی کاتێک کە توانی مەدح و زەمی خەڵکی وەکو یەک بی لە لای ئەو بەڕاستی زاهیدە، چکە زەمی دەکەن بە خۆی دەناسی و دەزانی بەینی خۆی لەگەر خوای گەورە چۆنە. زۆر گوێ ناداتە خەڵکی کە زەمی دەکەن یان زەمی ناکەن، زۆر مهم نییە لە لای گرنگ نییە خەڵک ئەیناسن یان نایناسن، خۆی میم خۆی دەناسی، ئەوە لە هەمووی گرنگترە. کەواتە ئەم سێ مەرجە ئەمە مەرجی کەسێکە کە پێی بڵێن زاهید. کەواتە ئازیزانم بە کەسێک دەگەوترێ زاهید کە بەڕاستی کە ئەم خاڵانەی تێدا مەوجود بێ. تەمان زۆهدی سێ دەرەجەی هەیە ئازیزانم، لەما ڕەحمەتی خوایان لێبی باسییان کردووە کە زۆهد سێ دەرەجە هەیە. دەرەجەی یەکەم کەسێک پشت لە دنیا دەکا، بەڵام ینی ڕوو لە قیامەت دەکا و پشت لە دنیا دەکا، لەو کاتێک زۆر زۆر حەزی لە دنیاە، زۆر عاشقی دنیاشە، زۆر تامەزوری دنیاشە، زۆر دنیاکی خۆش دەوێتن، بەڵام لەگەر ئەوەی چکە قیامەتی لە لای گرنگترە، چکە قیامەت لە لای مهمترە، چکە قیامەت مەبحەس و باس و خواسی ویە، جا بۆیە پشت لە دنیا دەکا ئەگەر چەندیشی حەز دەیە و چەندیشی عاشقێتی. دووەمین ئەو کەسەیە کە پشت لە دنیا دەکا لەبەر حەقارەتی، لەبەر کەمی، لەبەر ماوە کورتەکەی، لەبەر بێسەروبەریەکەی، لەبەر بێ ئەرزشەکەی پشتی تێدەکا، بەڵام لە دڵیشدا شتێکی هەر تێدا هەیە، لە دڵیدا ئەزانی زۆر بێ قیمەتە، بەڵام شتێکیان لە دڵدا هەیە بەرامبەر دنیای خۆشیەک لەزەتێک عشقەشی هەر هەیە، بەڵام لەگەر ئەوەش پشتی تێدەکا ڕوو لە قیامەت دەکا. دەرەجەی سێم لە زۆهد ئەوەیە کە بەڕاستی هەر جێی لێ نییە، هەر ئەسڵەن جێی لە دنیای نییە، هەر ئیحتیمامی پێ نادە، هەر لە لای گرنگ نییە،
نقوى حب مثقال الذرة حب خوشويسي أو دنيا إلى دلدانية زابو يحر كلا أو كسروا إلى قيامة كل وخريشي أودان كلنا قيامتي طبعا درزي كم لها ميقرن ترى بيت بلهم زهدي كم قرينجا تو دنيا تبي دنيا دوري لي دابي خوشي دنيا دوري لي دابي ملذات دنيا دوري لي دابي ودنيا بس داباري بإنزال قال أو هموش تأتوا بشتي بكي رولا قيامات بكي وكو عمر كوري عبد العزيز رضا ورحمتي خالي بي وكو عمر كوري خطاب وكو همو أصحابي بيغمبري صلى الله عليه وسلم وزور لبيعو صالحة كانش كاتك الدنيا ينلبوهاتو أو دا أصلا هراوريش أنا دايتو برا الدنيا بلكو همو غمو فكروا خيالي خوان قيامت بو كلا قيامتي بروش سبي بقسمة رب العالمين زا عزيزان أما حقيقة الزهد بو كبيم خوش بو لروانجي بيغمبري خواوة صلى الله عليه وسلم ولا لروانجي بيعو صالحة كانوا كباس بكين بوي خواي قورا وخوي بقيمة بفرمي بل تؤثرون الحياة الدنيا والآخرة خير وأبقى سبحان الله براسي عندك سيكيا يعني ودك قيامتي بقرباني دنيا دك بلام نازاني والآخرة خير وأبقى براسي قيامت حتى هتايو وباشتري شو وأبيش دمينيته ولا بوئيمة تاكو ديدار بخواي قولت عند سبيلم السلام عليكم ورحمة الله وبركاته